دیاو لە ئیعلامە هیچ شتێک وەرمەگرن، هیچ سەرکردەیەکی سیاسی هەر لە زاخۆ هەتاوەکو کوفری بەرپرس نییە لە لادانی من و داوەتیش نەکراوم مەسەلەن داوەت کرابێتم و ترسێنرابێتم و ئەو شتانە بوونی نەبووە، تەنها هەنێ پەیج و ئەکاونت بۆ لایک و کۆمنت یان ئەیانوێ شتێ دروست بکەن کە عەلە ئەساس ئەو هەموو شتانی تر هەیە منیش بخەنە پەنای ئەوە بۆ ئەوی شتەکە بەلایەکی ترا بڕوە. خۆشەویستان، ئەتوانم بڵێم شت هەبووە بانگیش کراوم، بەڵام بانگکردنەکانم لە هەر جیهەتێکی ئەمنیا بێت ڕێزیان لێم کردووە، تەنانەت بە قسەیەکی کاڵیش شتێکیان بەرامبەرم نەکردووە. ئەگەر بیشیان کردایە بەخوا چۆن ئێستا قسەتان بۆکەم ئاوا ئەموت و نەئەترسام. بۆیە هەر کەسێک هەر شتێکی بینی واجبە لەسەری ئەوە بجێڕێتەوە ئەوە باسکات. خۆشەویستان و بەڕێزان، لە خاڵێکی ترە دوورخستنەوەی من تەنها پەیوەندی بە خودی ئەوقافی چەمچەماڵ و ئەوقافی هەولێرە